ئەم کتووە بچکۆلا بینن کە پڕە لە دەرزی زۆر جار بووەتە کێشە بۆ ئافرەتان. ئەویش کاتێک کە ئەم دەرزیە بە مەبەستی لە چک بەستن لەسەر لێوان جێگیرەکەن بە بێ ئاگایی خۆیان لە کاتی قسەکردن قوتێن کە مەترسی لەسەر ژیانیان دروستەکات. ئەکرێ لە 180 بۆ 190 حاڵەتەکان لە ڕێگەی پیسیەوە ئەو کەسانە ئەم دەرزیە فڕێبن، بەڵام حاڵەتیشمانەیە کە مەترسی لەسەر ژیانی کەسەکە دروست کردووە، بە تایبەت ئەو حاڵەتانەی کە ئەم دەرزیە چوەتە ڕێڕەوی هەناسەیەوە. کۆمەڵی خاڵی وەکو هۆشیاری سەرەتا پێویستە بیزانین کە ئەم حاڵەتە ڕوویە بە هیچ شێوازێک نابێ هەوڵی ڕشانەوەی خۆمان بین کە ئەمە مەترسیەکە زیاترەکە و ئەگەری چوونی خواردن و دەرزیەکەش بۆ ڕێڕەوی هەناسە زیاکات، یاخود لای خۆمان ڕاستەخۆ پارویە نانی بۆ ێن و ئەڵێ بیێرێ بابی باتە خوارەوە کە بێ ئاگا لەوەی ئەگەر بێت و بە نوکەتیژەکەی هات بێتە خوارەوە ئەگەری هەیە زیاتر ئەم دەرزیە بچەقێنێ بە سوورێنچکە یاخود بە گەدەیە کە مەترسیەکە زیاترە کات و ناڕەحەتتر دەرەچێت. لە هەموو حاڵەتێکە لە ئەگەری قودانی دەرزیەکی ئابەم شێوازە پێویستەکە کەسەکە ببرێتە نەخۆشخانە تاوەکو لە ڕێگەی ئەشیعەوە شوێنی دەرزیەکە دیاری کرێ و لە ڕێگەی نازوور و هەناوبینیەوە دەرزیەکە دەربێنرێت ئەگەر لە ڕێڕەوی هەناسە یاخود لە ڕێڕەوی خواردن نابێت. خاڵێک کە گرنگە ئافرەتان جێبەجێکەن هەوڵ بنم حرەکەیە تەرەکەن بۆ ئەوەی کەوا نەژیانی خۆتان بکەوێتە مەترسیە و نەناڕەحەتی بکەوێتە سەرتان. بە هیوام ئەوەی کەوا هەمیشە ساغ و سەلامەت بن و دوور بن لە قودانی دەرزی. سمارت وەرچەرخانە.